هەرێمی کوردستان چ ڕێوشوێنێک بگرێتە بەر بۆ ئەوەی بارودۆخی کەرکووک و خورمات و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئاسایی ببنەوە. کەرکووک بۆ هەموو کەسە، بۆ کوردە، بۆ عارەبە، بۆ تورکمانە، بۆ مسیحیە، بۆ هەموو وڵاتە. وڵاتێکی عێراقی مسەغەرە کەرکووک، نابێ فەرقی پێ بکەین. داواکەین لە بەغاوە ڕێککەوێ لەگەر هەرێمی کوردستان حەلیکەن، مەشاکلمان حەلکەن، خەڵک بێئیشیە، خەڵک هەمووی بێزارە لە جان خۆی، ڕجاعتان پێکەین، ڕجاع سیاسیەکان ڕێککەون. دەبێ ئەم ئەوە تشتە بزانین هەمە گەلێک ئەم بگەینەیەک و یەک ڕێزبین گەلێکدا دەستێت خۆنەوە دەستێک بین مەساڵەحەت شەخسی و سیاسی بدەینە لایەکی هەموو بەرژەوەندیت کوردستانی دابین و یەک ڕێزبین دامشین و ناوچۆنە و کەرکووک و دەوروبەری کەرکووک بگەڕین نەوسە کوردستانی. ئەگەر ئەمان نەکەین زۆر زەحمەتە کەرکووک و ناوچە دەوروبەرێت مە بگەڕنەوسە کوردستان. ئێمە بمانەوێت نەمانەوێت کەرکووک شارێکی کوردستانیە، هەر بە کوردستانیش دەمێنێتەوە. بۆیە گەر بمان فرۆشن، گەر داگیری بکەن، ئێمە هەر کەرکووکین و هەر بە کوردیش قسە دەکەین. هیچ وڵاتێک، هیچ کەسێک، هیچ عەرەبێک ناتوانێت کەرکووک لە کوردیا بکاتەوە. بۆیە ئێمە هەر کوردین و هەر کەرکووکین و هەر کوردستانین. کوردستانەکەم بەهەشتی دنیای، لە هەر شوێنێک بم تۆ هەر لە دڵمای، خاچی پیرۆزی جێی کەشتی نوحم، بۆ ڕزگار بوونت فیدایە ڕوو